إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، خوای پەروەردگار بەندەکانی خۆش دەوێن بۆیە ساڵانە چەندین دەرفەتیان بۆ دەڕەخسێنێت بۆ ئەوەی کە ڕوو بکەنە خوای پەروەردگار و بۆ ئەوەی بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار. خوای پەروەردگار دەیەوێت لە بەندەکانی خۆش بێت، بۆیە دەرفەتیان بۆ دەڕەخسێنێت. دەبێ ئێمەش ئەو دەرفەتانە بە هەڵ بزانین، ڕوو بکەینە دەرگای قاپی میهرەبانی خودای پەروەردگار. دەبێ ئێمەش خۆشحاڵ بین بەوەی کە خوای پەروەردگار دەرفەتمان بۆ دەڕەخسێنێت بۆ ئەوەی کە ڕوو بکەینە خوای پەروەردگار. خوای پەروەردگار پێمان دەفەرموێت دەرفەتمان بۆ دەڕەخسێنێت ڕوو بکەنە ئەو خوایەتان، ڕوو بکەنە ئەو پەروەردگارەتان، بگەڕێنەوە بۆ لای ئەو پەروەردگارەتان. ئەو خوای پەروەردگارە خۆی دەفەرمێت: والله يريد أن يتوب عليكم. خوای گەورە دەیەوێت تەوبەتان لێ قبول کات. خوای پەروەردگار دەیەوێت لێتان خۆش بێ و دەرفەتتان بۆ دەڕەخسێنێت. کەواتە ئەی ئینسانەکان، ئێوەش ڕوو بکەنە خوای پەروەردگار. خوای گەورە دەرفەتمان بۆ دەڕەخسێنێت، ساڵانە عەفویمان بۆ دەردەکات بۆ ئەوەی کە ڕوو بکەینە خودای پەروەردگار. یەکێک لەو دەرفەتانە بریتیە لە مانگی شەعبان، بۆیە بە کورتی دەڵێن مانگی شەعبان لێخۆشبوونی خوای پەروەردگارە بۆمان. بە کورتی باس لە فەزڵ و گەورەی ئەو مانگەیە دەکەین کە مانگێکی پیرۆزە و مانگێکی گەورەیە. یەکەم لە گەورەی ئەو مانگە ئەوەیە کە کار و کردەوەکانی ئینسان لەو مانگەیەدا بەرز دەبنەوە بۆ لای خودای پەروەردگار. ئوسامەی کوڕی زەید بۆمان دەگەڕێتەوە، دەفەرمێ: گوتم ئەی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم، نابینم کە هیچ مانگێک ئەوەندەی مانگی شەعبان بە ڕۆژوو بیت. پێغەمبەر صلی الله علیه وسلم لە وەڵامدا فەرمووی: ذلك شهر يغفل الناس عنه بين رجب ورمضان. پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم: ئەوە مانگێکە، ئەو مانگە شەعبانە کە خەڵک تێیدا بێ ئاگایە و سەرقاڵە کە لە نێوانی ڕەجەب و لە نێوانی مانگی ڕەمەزاندایە. وهو شهر ترفع فيه الأعمال إلى رب العالمين. پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم: ئەوە مانگێکە، ئەو مانگە شەعبانە کار و کردەوەکانی ئینسان بۆ لای خودای جیهانیان بەرز دەبنەوە، بۆ لای خوای پەروەردگار. ئەو کار و کردەوانەی ئینسان لەو مانگەیەدا دەچنە لای خوای پەروەردگار و بۆ لای خوای گەورە بەرز دەبنەوە. جا پێغەمبەر فەرمووی: فأحب أن يرفع عملي وأنا صائم. پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم: پێم خۆش بوو کاتێک کە کار و کردەوەکانم بۆ لای خوای گەورە بەرز دەبنەوە، کار و کردەوەکانی ئینسان بۆ لای خوای گەورە بەرز دەبنەوە. پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم: پێم خۆش بوو لەو کاتە و لەو ڕۆژانە و لەو مانگەیەدا بە ڕۆژوو بم. کەواتە کار و کردەوەکانی ئینسان لەو مانگەیەدا لە گەورەی ئەو مانگە ئەوەیە کە بەرز دەبنەوە بۆ لای خوای پەروەردگار. زانایان کە شەرحی ئەو فەرمایشتەیان کردووە دەڵێن چەند دەرس و پەند و فەوائیدێکی تێدایە. ئەو فەرمایشتەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڵگەیە لەسەر ئەوەی
ئەو کاتانەی کە ئینسانەکان تێیدا بێ ئاگان کە کاتی مەشغەڵەت و سەرقاڵی ئینسانەکانە سنەتە ئینسان بە عیبادەتی خودای پەروەردگار ئەو کاتانە پڕکاتەوە. ها پێغەمبەر فەرمووی لە مانگی شەعباندا خەڵک سەرقاڵە، بۆیە پێغەمبەر حەزی کردووە کە زۆر تێیدا بە ڕۆژوو بێ، زۆرترین ڕۆژ لەو مانگەیەدا پێغەمبەر صلی الله علیه وسلم بە ڕۆژوو بووە. بۆیە هەندێک لە زانایانی سەلەف ئەو کاتانەی کە خەڵک بێ ئاگا بووە ئەوان بە عیبادەتی خوای گەورە پڕیان دەکردەوە، لەوانە نێوانی بینی مەغریب و عیشا کە کاتی نان خواردن و سەرقاڵی و مەشغەڵەتی ئینسانەکانم ئەو زانایانە پڕیان دەکردەوە بە عیبادەتی خوای پەروەردگار، لەو کاتانەدا عیبادەتیان دەکرد. دەیانوت ئەوانە کاتێکن ئەو کاتێکە خەڵک تێیدا سەرقاڵ و مەشغوڵ و بێ ئاگایە حەزیان دەکرد بە عیبادەت و پەرستنی خوای گەورە ئەو کاتانە پڕکەنەوە. بۆیە زیکر و یادی خوای پەروەردگار لەو کاتانەدا کە خەڵک زۆر مەشغوڵە یاخود لەو شوێنانەی خەڵک سەرقاڵە پاداشتی گەورەترە لە شوێنەکانی دیکە. ئەوە تا پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمایشتی صحیحدا کە شێخ ئەلبانی بە حەسەنی داناوە دەفەرمووی ئینسان کە دەچێتە بازار کە شوێنی سەرقاڵ و مەشغەڵەتی کڕین و فرۆشتنی ئینسانەکانە و ئینسان تێیدا سەرقاڵ و مەشغوڵە کە ئەو دوعایە دەخوێنی لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد يحيي ويميت وهو حي لا يموت بيده الخير وهو على كل شيء قدير. لكوتاي فرمایشتەکەی دا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک کە چۆ بازار ئەو دوعایە بخوێنێ 1 ملیۆن چاکەی بۆ دەنووسرێت، هەزار چاکەی بۆ دەنووسرێت. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم واتە 1 ملیۆن چاکە. تەماشاکەن بەڕێزان چەند پاداشتی گەورەی هەیە کە ڕەنگ بێ زۆرمان تا ئێستا لەو دوعایە بێ ئاگا بوو بین و بێ ئاگاش بین کە دەچیە بازار ئەو دوعایە دەخوێنی. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسە 1 ملیۆن چاکەی بۆ دەنووسرێت. ئەها ئەو کاتانە کە خەڵک سەرقاڵە، ئەو شوێنانەی کە خەڵک تێیاندا سەرقاڵ و مەشغوڵە کە ئینسان بە عیبادەت پڕی دەکاتەوە پاداشتی چەندە گەورەترە. ئەنجام ئەو کاتێک کە ئینسان تێیدا بێ ئاگایە ئینسانەکان سەرقاڵ و مەشغوڵن کە ئینسان بە عیبادەتی خوای پەروەردگار پڕی دەکاتەوە ئالەو کاتەشدا چەند دەرس و پندێک و چەند فەوائید و سوودێکی دەست دەکەوێت. یەکەم لەوانە ئەو کاتانە کار و کردەوەکان نهێنی ترن. ئەو کاتانەی کە خەڵک سەرقاڵە ئەتۆ عیبادەتی خوای گەورە دەکەی کار و کردەوەکەت لە بینی خۆت و خودای پەروەردگاردایە. ئەها ڕۆژوو چونکە ئینسان تێیدا لە بینی خۆی و خوای پەروەردگاردایە نهێنیەکە چەندە پاداشتی گەورەیە. خوای گەورە دەفەرمێ من تەنها بۆ خۆم پاداشتی ئینسانی ڕۆژبەوان دەدەمەوە. ئەها کردەوەیە کە ئینسان زیاتر نهێنیە و لە بینی خۆت و خوای پەروەردگاردایە پاداشتی زیاترە لە لای خوای پەروەردگار. ئەنجا ئەو کاتانەی کە خەڵک سەرقاڵ و مەشغوڵە ئینسان بە عیبادەت پڕی دەکاتەوە لەسەر نەفسی ئینسان ئەوە قورستر و ناخۆشترە. خەڵک هەمووی سەرقاڵە هەمووی مەشغوڵە ئەتۆش عیبادەتی خوای پەروەردگار دەکەی ئەو کاتە بە عیبادەت پڕ دەکەیەوە لەسەر نەفس قورستر و گرانترە بۆیە پاداشتی لە لای خوای پەروەردگار زیاترە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتی صحیحدا دەفەرمێت العبادة في الهرج كهجرة إلي. خواپەرستی و عیبادەت لە کاتێکدا کە خەڵک تووشی فیتنە و ناخۆشی و ناڕەحەتی و تووشی تاوان دەبێت، لە کاتێکدا کە خەڵک هەمووی سەرقاڵی گوناه و تاوانە، خەڵک هەمووی تاقی دەکرێتەوە تووشی گوناه بووە، پێغەمبەر دەفەرمێ لەو کاتانەدا کە ئینسان عیبادەت دەکات زیاتر خۆی سەرقاڵ دەکات بە عیبادەتی خوای پەروەردگارەوە، خەڵک هەمووی لای داوە بەڵام ئەو لا نادات ئاگای لە خوای پەروەردگارە و لە خوای گەورەی خۆی بێ ئاگا نابێت. پێغەمبەر دەفەرمێ وەکو ئەوە وایە کە هیجرەتی کرد بێ بۆ لای من، هات بێ بۆ لای من. پاداشتی هیجرەت چەندە گەورەیە لە کاتی خۆیە کە خەڵک هیجرەتی کردو بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەو کەسەی کە لە کاتی خەڵک تووشی گوناه و تاوان دەبێت سەرقاڵە بە گوناه و تاوانەوە ئەو کەسە عیبادەت دەکا وەکو ئەوە وایە کە هیجرەتی کردێ بۆ لای من، واتە پاداشتی هێندە گەورەیە. ئەنجا دووهەم لە فەزڵ و پاداشت و گەورەی مانگی شەعبان ئەوەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆرترین ڕۆژەکانی تێدا بە ڕۆژوو بووە.
دایکمان عائشە بۆمان دەگەڕێتەوە دەفەرمێت نەمبینیوە پێغەمبەر صلی الله عليه وسلم هیچ مانگێک بەقەد مانگی شەعبان تێیدا بە ڕۆژوو بوو بێت. زۆربەی مانگەکە بە ڕۆژوو بووە یاخود هەموو مانگەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم تێیدا بە ڕۆژوو بووە. بۆیە دەگەڕێتەوە دایکمان عائشە لە فەرمایشتێکی دیکەدا كان أحب الشهور إليه أن يصومه شعبان. پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆشەویستترین مانگ کە تێیدا بە ڕۆژوو بووە لە دوای مانگی ڕەمەزان مانگی شەعبان بووە. زۆر پێی خۆش بووە کە تێیدا بە ڕۆژوو بێت. ئەنجا زانایان فەرموویانە لە ڕۆژووگرتنی پێغەمبەر و زیاتر تێیدا بە ڕۆژوو بوونی ئەو مانگەیە کە پێغەمبەر تێیدا بە ڕۆژوو بووە ئەوەش چەند دەرس و پەندێکی تێدا هەن. یەکەم لەوانە بریتی بووە لە ڕاهێنانێک بۆ ڕەمەزان بۆ ئەوەی ئینسان یەکسەر بەسەر ڕەمەزاندا نەکەوێت لە شەعباندا هەندێک ڕۆژوو بگرێت بۆ ئەوەی وەکو تەمرینێک ڕاهێنانێک بۆ ڕەمەزان ڕابێتێ لەسەر ڕۆژوو یەکسەر بەسەردا نەکەوێت. ها ئینسان کە لە ناکاو تووشی شتێک دەبێت جاری وهەیە تەحملی ناکات، بەڵام ئەگەر وردەوردە بۆی بڕوات هەندێک پێشێکی هەبێت ئەو کەسەی کە دەکەوێتە ناو ئەو شتەیە تێیدا خۆڕاگرترە و پێی ئاشنایە. بۆیە ئەو مانگەیە کە مانگی شەعبانە پێغەمبەر صلی الله عليه وسلم تێیدا بە ڕۆژوو بووە وەکو ڕاهێنانێک بۆ ڕەمەزان بۆ ئەوەی کە ئینسان ڕابێت لەسەر ڕەمەزان و ڕۆژووی ڕەمەزان. و هەروەها زانایان گوتویانە لەبەرەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کاتەکانی دیکەدا مەشغوڵ و سەرقاڵی سەفەرکردن بووە لە مانگی شەعباندا زۆرترین ڕۆژووی گرتووە. یاخود زانایان فەرموویانە لەبەر ئەوەی خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە ڕۆژووی سوڕی مانگانەیان لەسەر بووە کە دایکمان عائشە دەگەڕێتەوە دەفەرمێ ئەمن لە مانگی شەعباندا ڕۆژوەکانم دەگرتەوە. خێزانەکانی بە ڕۆژوو بوون، پێغەمبەری صلی الله عليه وسلم لەو مانگەیەدا بە ڕۆژوو بووە و زۆرترین ڕۆژووی گرتووە. یاخود بە دیوێکی دیکەدا پێغەمبەر کە بە ڕۆژوو بووە خێزانەکانی پێغەمبەری صلی الله عليه وسلم بۆ ئەوەی چاکتر حەق و مافی ئەو پێغەمبەرە جێبەجێ بکەن لە مانگی شەعباندا کە پێغەمبەر بە ڕۆژوو بووە ئەوانیش ڕۆژوەکانیان گرتوتەوە بە ڕۆژوو بوون. بەڕێزان چەندە ڕەچاوی حەق و مافی یەکدیکەیان کردووە. پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ڕۆژوو بووە ئەوانیش لەو مانگەیەدا خێزانەکانی پێغەمبەر بە ڕۆژوو بوون. ئەنجا سێهەم لە فەزڵ و گەورەی ئەو مانگەیە مانگی شەعبان ئەوەیە کە خوای پەروەردگار لە زۆر لە بەندەکانی خۆش دەبێت بە تایبەت لە نیوەی مانگی شەعباندا. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکدا کە شێخ ئەلبانی بە حەسەنی داناوە دەفەرمێت إن الله تعالى ليطلع في ليلة النصف من شعبان فيغفر لجميع خلقه إلا لمشرك أو مشاح. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم لە نیوەی مانگی شەعباندا خوای پەروەردگار لە بەندەکانی خۆش دەبێت تەنها لە ئینسانی مشریک نەبێت. ئینسانێک کە هاوبەش بۆ خوای پەروەردگار بڕیار دەدا ئینسانێکی مشریکە ئەو کەسە نەبێت خوای گەورە کە لەی خۆش نابێت، یاخود ئەو کەسانەی کە خەڵک ئەزیەت دەدەن دژمنایەتی مسلمانان دەکەن یان دەنگیان بەیەکەوە نییە، یاخود ئینسانێکی مبتەدیع کە مشاحین ئەو تەفسیراتانی بۆ کراوە لەلایەن زانایانەوە کە خوای گەورە تەنها لەو کەسانە خۆش نابێ خوا پەنامانداد دەنا خوای پەروەردگار لە نیوەی مانگی شەعباندا لە بەندەکانی خۆش دەبێ خوای پەروەردگار ئێمەش بگێڕی لەو کەسانە. بەڕێزان ئەوە دەرفەتێکە خوای گەورە بۆ ئێمە دەیهێنێت لێ خۆشبوون و ڕەحمێکی خوای پەروەردگارە خوای گەورە لە بەندەکانی خۆش دەبێت لەو مانگەیەدا. ئەنجا لە ڕەمەزاندا هەر زۆر زیاتر لە بەندەکانی خۆش دەبێت. دەی ئەوە دەرفەتە فەزڵ و گەورەی و پاداشتی ئەو مانگەیە پێمان دەڵێ بەر لەوەی کە بگەنە ڕەمەزان ڕوو بکەنە خوای گەورە بۆ ئەوەی بە پاک و بە جوانی و ڕێک و پێکی بچنە ناو مانگی ڕەمەزانەوە. خوای گەورە لێتان خۆش دەبێت، دەرفەتی بۆتان هێناوە. ئەو مانگەیە فەزڵ و گەورەی گەلێ گەورەیە خوای گەورە لە بەندەکانی خۆش دەبێت. ئێوەش ڕوو بکەنە خوای گەورە بۆ ئەوەی خوای پەروەردگار لێتان خۆش بێت. خوای گەورە ئێمەش بگێڕی لەو جۆرە کەسانە. ئەوە کورتەیەکە لەسەر فەزڵ و گەورەی مانگی شەعبان. ئەنجا ئامۆژگاریەکی گەورە و گرنگ
کە لەو مانگەیەدا مانگی شەعبانە ئینسان کە لە بەرچاوی بگرێت یەکەم بریتیە لەوەی کە ئینسان داوا بکات لەو مانگەیەدا خوای گەورە موافقی کات بۆ عیبادەتی خۆی کە خەڵک تێیدا بێ ئاگایە و داوا بکات خوای گەورە بیگەێنی بە ڕەمەزان. زانایانی سەلەف داوایان دەکرد دوعایان دەکرد دەیان گوت اللهم بلغنا رمضان، خوایە بمانگێنە بە ڕەمەزان، بمانگێنە بە فەزڵ و شاکە و گەورەی و لێخۆشبوونی ڕەمەزان. دوعایان دەکرد چونکە فەزڵ و پاداشت و گەورەیەکی یەکجار گەورە لەو مانگەیەدا هەیە. کەواتە بە ئێمەش لەو مانگەیەدا کە مانگی شەعبانە داوا بکەین خوای گەورە بمانگێنیتە ئەو مانگەیە بە سەلامەتی، خوای گەورە ئەو مانگەمان بۆ سەلامەت کە، ئێمەش سەلامەت کە موفەقمان کە بۆ عیبادەتی ئەو مانگە، بۆ چاکە و فەزڵ و لێخۆشبوونی ئەو مانگە. خوای گەورە ئێمەش بگێنە بۆ مانگە پیرۆزە و بە لێخۆشبوون و بە میهرەبانی خۆت، بە میهرەبانی گەورەی خۆت خوایە گیان دوعا دەکەین و داوات لێ دەکەین کە ئێمەش بێ بەش نەکەی و موفەقمان کەی بۆ پاداشت و گەورەی و فەزڵی ئەو مانگەیە. دووهەمینیان ئەی ئینسان لەو مانگەیەدا کە مانگی شەعبانە عەزمت جەزم کە لەسەر ئەوەی کە دەگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار، بۆ ئەوەی بە دڵێکی صاف، بۆ ئەوەی بە پاکی بچێنە ئەو مانگەیە کە مانگی ڕەمەزانە. ئەو مانگە شەعبانە پێشی ڕەمەزان فەزڵ و گەورەی هەیە، بۆ ئەوەی ئینسان بە خۆی دابچێتەوە، بۆ ئەوەی ئینسان تەماشایەکی خۆی کات، بۆ ئەوەی ئینسان کە چۆن ناو ڕەمەزان لە ناکاو بەسەردا نەکەوێت. وەریا بە ئەی ئینسان بە پاکی بچۆ ئەو مانگە پیرۆزە، بە پاکی بچۆرە ناو ئەو مانگە پیرۆزە، ئەو میهرەبانیە، ئەو گەورەیەی خوای پەروەردگار ئاگات لێ بێت. بەر لەوەی بگەیە مانگی ڕەمەزان خۆت پاکەوە لە گوناه و تاوان، عەزمت جەزم کە لەسەر ئەوەی کە دەگەڕێەوە بۆ لای خودای میهرەبان. ئەنجا سێهەمینیان ئەی ئینسان لەو مانگەیەدا نیەتی گۆڕانکاریت هەبێت. ئەگەر خراپە و گوناهێکت هەیە، ئەگەر تا ئێستا کەم و کوڕیەکت هەیە کە هەمووشمان هەمانە، لەو مانگەیەدا نیەتت هەبێت، عەزمت جەزم بێت لەسەر ئەوەی کە دەبێت لەو مانگەیەدا گۆڕانکاری دەست پێ بکەیت. پێش ئەوەی کە بگەیە ڕەمەزان گۆڕانکاری لە خۆتدا دروستکەی، نیەتت بەرەو چاکە و بەرەو ئاقارێکی باشە بگۆڕە. ئەگەر تا ئێستا گوناه و تاوان و کەم تەرخەمیت هەبووە، کاکە خوای گەورە دەرفەتی بۆ هێناوی، خوای پەروەردگار دەرگای بۆ واڵا کردووی، خوای پەروەردگار ڕەحمت پێ دەکا. ئەی ئینسان دەی ئەتۆش ڕەحم بە خۆت کە برام، ئەتۆش بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار، نیەتی ئەوەت هەبێت کە دەبێت لەو مانگەیەدا گۆڕانکاری دروستکەی لە خۆتدا. بۆیە ئینسان چەندە عەزمی جەزم بێت لەسەر گۆڕانکاری، لەسەر خۆگۆڕین، لەسەر نیەت هێنان بەرەو چاکە و چاکەکاری، خوای گەورەش ئەوەندە و زیاتر و دە ئەوەندە یارمەتی ئینسان دەدات و بەرەو ئینسان دەیێت. دەرەنجامی کۆتایی ئەو بابەتەش ئەوەمان پێ دەڵێت خوای میهرەبان دەرگای میهرەبانی خۆی بۆ کردوینەتەوە، خوای میهرەبان دەرفەتی بۆ ڕەخساندوین، با ئێمەش ئەو دەرفەتە لە کیس خۆمان نەدەین، با ئێمەش ئەو دەرفەتە بقۆزینەوە. خوای پەروەردگار دەرگای بۆ واڵا کردوین، خوای پەروەردگار دەرگای میهرەبانی خۆی بۆ کردوینەتەوە، با ئێمەش دەرگای دڵمان بۆ میهرەبانی خوای پەروەردگار بکەینەوە، با ئێمەش دەرگای دڵمان بەرەو لای خوای پەروەردگار و قاپی خوای پەروەردگار بکەینەوە، با ئێمەش ئەو دەرفەتانە لە کیس خۆمان نەدەین برام. خوای پەروەردگار بە ڕەحمە بەرامبەرمان دەیەوێت لێمان خۆش بێت، با ئێمەش ڕەحم بە خۆمان بکەین. خوای پەروەردگار دەرفەتمان بۆ دەڕەخسێنێت، با ئێمەش ئەو دەرفەتانە لە دەست نەدەین، چونکە ژیان دەرفەتە برام. کێ دەڵێ دەگەینەوە بە ساڵێکی دیکە، کێ دەڵێ دەگەینەوە بە دەرفەتێکی دیکە برام، کێ دەڵێ دەگەین بە مانگی ڕەمەزان، با لە ئێستاوە وریای خۆمان بین، ئەو مانگەیە فەزڵ و گەورەی هەیە، با دەرگای دڵمان بەرەو خوای پەروەردگار بکەینەوە، لە خۆمان وریابین، چونکە ژیان دەرفەتە یەک جارە کە مردی جارێکی دیکە ناگەڕێتەوە. پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم کە لە کاتێکدا ئامۆژگاری یەکێک لە هاوڵانی دەکرد، فەرمووی ئیغتەنیم خەمسەن قبل خەمسین، کاکە پێنج شت بە دەرفەت بزانە، بە غەنیمەتی بزانە، بە دەستکەوتی بزانە، بەر لەوەی کە پێنج شتت بەسەر بێت. یەکێک لەوانە پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم وحەیاتەکە قبل مەوتیک، و ژیانت پێش ئەوەی کە بمریت برام ئەو ژیانە بە دەرفەت بزانە. ئەوە دەرفەتێک کە خوای گەورە بۆی هێناوین،
زەمانەتمان نییە کە دەگەین بە بەیانی، کە دەگەین بە مانگە ڕەمەزان، کە دەگەینەوە بە دەرفەتێکی دیکە و ڕەمەزانێکی دیکە. بە وریای خۆمان بین خوای گەورە دەرفەتی بۆ ڕەخساندوین، بە ئێمەش تا لە ژیان داین ئەو دەرفەتە بە هەڵ بزانین و لە دەستی نەدەین. دوعا دەکەین دەپاڕینەوە خوایە بە میهرەبانی گەورەی خۆت، یا ربی خوایە بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت، بۆ خاتری گەورەی خۆت لێمان خۆش بی و یا ربی خوایە گیان وامان لێ بکەی کە ڕوو بکەینە دەرگای میهرەبانی تۆ و بگەڕینەوە بۆ لای تۆ. یا ربی خوایە بە گەورەی خۆت بە میهرەبانی خۆت بمانگێنی بە مانگی ڕەمەزان، خوایە سەلامەتمان کەی بۆ مانگی ڕەمەزان، خوایە ئەو مانگەش سەلامەت کەی کە بتوانین ئێمە لە فەزڵ و گەورەی و پاداشتی ئەو مانگەیە بەهرەمەند بین. خوایە بمانگێڕی لەو کەسانەی کە قەڵەمی عەفو دێنی بەسەر گوناه و تاوانیاندا، خوایە بمانگێنی بەو مانگە پیرۆزە، وامان لێ بکەی لەو مانگە شەعبانەدا نیەتی گۆڕانکاریمان هەبێت، نیەتی تەوبە و گەڕانەوەمان هەبێت، بە پاکی بگەینە ناو مانگی ڕەمەزان، بە تەوبە و پەشیمانیەوە بگەینەوە ئەو مانگە پیرۆزە. خوایە وامان لێ بکەی بە دڵێکی ساف، بە ئیمانێکی بەهێز، بە پەرێزێکی پاک، بە تەوبە و پەشیمانی لەو مانگەیەدا دەست پێ بکەین بۆ ئەوەی بە پاکی بگەینە ئەو مانگە پیرۆزە. یا ربی خوایە گیان سەلامەتمان کەی، موفەقمان کەی، هیدایەتمان دەی، دەرفەتمان بۆ بڕەخسێنی کە بگەینە ئەو مانگە پیرۆزە کە مانگی ڕەمەزانە، موفەقمان بکەی و هیدایەتمان دەی، بە سەلامەتی بگەینە ئەو مانگەیە و بتوانین بگەڕینەوە بۆ لای تۆ. یا ربی خوایە گیان ئەتۆش لێمان خۆش بی، هیدایەتمان دەی، خوایە ئەتۆش دەرفەتمان بۆ بڕەخسێنی، خوایە ئەتۆش موفەقمان کەی. یا ربی خوایە بە ئیمانەوە بمانژێنی، خوایە بە ئیمانەوە بمان برێنی، خوایە لەسەر چاکە بمانژێنی و لەسەر چاکە بمان برێنی، خوایە لە ڕۆژی قیامەتدا لە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم زیندومان کەیەوە. یا ربی خوایە گیان دوعا دەکەین و دەپاڕینەوە بۆ هەموو ئەو کەسانەی کە نەخۆشیان هەیە کە داوای دوعای خێریان لێ کردوین، خوایە بە میهرەبانی خۆت لەو مانگە پیرۆزەدا شیفا بۆ نەخۆشەکانیان بنێری، خوایە چاکیان بکەیەوە، خوایە شیفا بۆ نەخۆشەکانیان بنێری. یا ربی خوایە گیان شیفایان بدەی هەر کەسێک کە نەخۆشی هەیە و ناڕەحەتە و نەخۆشە، یا ربی خوایە گیان نەخۆشیەکەی لەسەر لادەی، خوایە شیفای بەخێری بۆ بنێری. خوایە هەر کەسێک کە دڵی ناڕەحەتە، دڵی توندە، یا ربی خوایە گیان دڵی بە ئیمان و نوری ئیسلامەتی ئاوەدان کەیەوە و دڵی فەڕاح کەی و دڵی خۆشکەی. خوایە هەر کەسێک قەرزدارە قەرزەکانی بۆ بدەیەوە لەو مانگە پیرۆزەدا، خوایە هەر کەسێک بە ناحەق گیراوە دەرگای دەروی خێری خۆتی لێ بکەیەوە، هەر کەسێک ناخۆشی و ناڕەحەتی هەیە، یا ربی خوایە بۆ خاتری گەورەی خۆت دەرگای خێری لێ بکەیەوە، خوایە دەروی خێر لە هەموو لایەکمان بکەیەوە، عاقبەت خێری دنیا و قیامەتمان بکەی. آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم، وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.